ئێمە لە بابی قەدەرە احتیجاج ناکەین بەو قەدەرەی کە خوا لەسەری نووسیوی. ئەو قەدەرە ئێمە بەرپرسیارین بەرامبەری کە خۆمانی کەین. ئەو ڕۆژەش عەرزم کردن ئێمە ئەم خاڵە ئەبێ لێک جیا بکەین و لێکی بترازێنین. خوا کە محاسبەی ئینسانەکە نافەرمێ من لە لەوح المەحفوظ وام نووسی بوو تۆ بەرپرسیاری لەمەی کە نووسیومە نا، خوا ئەڵێ تۆ لە دنیا ئاوات کردووە بەرپرسیاری بەمەی کە کردوتە، ئەوەی نەت کردووە بەرپرسیار نیت. ئەسبابەکانی هیدایەشی تەوزیح کردووە بۆ ئەوەی کە تۆ لا ڕێ نەبیت. کەواتە ئەگەر هەر کەسێک لە پاش ئەمانە احتیجاج بە قەدەر بێنێتەوە، وەکو عەرزم کردن هەمان احتیجاجەکەی ئیبلیسە، فبما أغويتني همان احتجاجك أبو جهل وأبو لهب لو شاء الله ما أشركنا ولا آباؤنا. خوافا كذلك قال الذين من قبلهم. بلام أما برزان شفاعت وكسناك أما لا إخوة باساونية وأبيشتيك بدستو بي كلا إخوة بخوات أما لا إخوة ناخون لعقل سليم شاجع النبي توا چونکە خوای پەروەردگار ڕێگەیەکی نەهێشتۆتەوە بۆ ئەوەی کە مرۆڤەکان پاساویان هەبێ بەرامبەر بەخوا. مرۆڤەکان خوای پەروەردگار یەک تەکلیفی نییە لە دنیاە لە توانای مرۆڤەکانە نەبێ. لا يكلف الله نفسا إلا وسعها لا يكلف الله نفسا إلا ما آتاها ما جعل عليكم في الدين من حرج يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. تو يعني چی هەیە مرۆڤ بەلایە و قورس بێ کە ئێمە بڵین خواناسیمان بۆ نەکرا، کە بڵین دینداریمان بۆ نەکرا. هەموو ئەوەی کە لە دینداریشا هەیە بە پێی پێوەرە عەقڵەکان مطابقی مەسلحەتی مرۆڤن. خوا بۆ هەموو پێغەمبەران ئەفەرمێ ئەرکی پێغەمبەران چی بووە؟ ليحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. باشەکانیان بۆ حەڵاڵکە، خراپەکان ئەو خراپانی کە زەرری هەیە بۆ عەقڵیان بۆ ماڵیان بۆ جیسمیان بۆ کۆمەڵگایان ئەوانە حرامن لە دینی ئێمەیە. لەبەرەوە هەر بە پێوەرە عەقڵەکان خۆ ئەگەر مەسەلەی قیامەتیش نەبێ بەڕێزان واز لە قیامەت با هەر بێنین. ئەگەر قیامەت و خوش بخەینە ئەولاوە والعیاذ بالله، ڕازگۆیی بەهایەک نییە ئێمە ئەبێ لەگەڵ یەک مامەڵی پێ بکەین. داوێن پاکی، بەخشندەیی، سەرڕاستی، دڵپاکی، ئەمانە ئەو کۆمەڵە بەهایەن کە خوا ئەفەرمێ بیکەن. ئەرێ مرۆڤەکان لەمانە چی زەرەرێگەکەن ئەگەر بیکەن؟ هیچ. لەبەرەوە تۆ بۆچی احتیجاج بە قەدەرەکەی لەسەر خراپە؟ کەی خوا تەقدیری خراپەی کردووە؟ کەی خوا ئەمری بە فەحشا و منکەر کردووە؟ بەعەکسەوە خوای پەروەردگار دائیمەن خوای پەروەردگار باشەی بۆ مرۆڤەکان ئەوێ و خوای پەروەردگار باشەی بۆ تەقدیر کردوون. ئەوانەیشی کە لە ئیرادی خوای پەروەردگارە خوێندنەوە هەروە خوێندنەوە.